سڵاوتان لێبێ بەڕێزانم، ئەو کاتتان باش ئینشاڵڵا وڵای ساغ و سەلامەت بن. چاوەڕێ لە هاوڕێیانمانەکەی بزانین ئینشاڵڵا دەنگمان چۆنە لەلایەن وردەکاریەکان چۆنە، ئەگەر هەر بابەتێکە یان شتێک مشکم ئینشاڵڵا باسی بکەین. خۆشمان بە خۆشحاڵە زانین کە لە لایڤێکی نوێ و لە ساڵێکی نوێ ئینشاڵڵا لە خزمەتتانە بین بۆ ئەوەی ئینشاڵڵا باسێک لەو وردەکاریانە بکەین کە ئیمساڵ ئەگوزەرین ئینشاڵڵا. تۆزێک چاوەڕێکەین و بزانین هەتا هاوڕێکمان بێت. سڵاوتان لەبێ هاوڕێیان، دەنگمان هەیە لەلاتان ئەگەر ئەزیێت نەبێ، ئەگەر هەیە ئاگادارمان بکەنەوە بە دڵنیا بینەوە کە دەنگمان ئەگاتە لاتان. سڵاوتان لێبێ، دەنگم هەیە لەلاتان بەڕێزان، ئەگەر ئەزیێت نەبێ، ئەگەر دەنگ نییە شتێک ئاگادارم بکەنەوە سوپاستان ئەکەم. هاوڕێیان گوێتان لە دەنگمانە؟ ئەگەر کەسێک وەڵاممان بداتەوە بزانین زۆر باشە، دەنگ هەیە ئەلحەمدولیلا. پێش هەموو شتە سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش، دەستان خۆش بێ، قەلبتان ساغ بێ ئینشاڵڵا، بە هیوای ئەوەی ساڵێکی پڕخۆشی و پڕشادی لەگەڵ پۆلی 12 بەسەر بەرن ئینشاڵڵا. طەبعاً پێم خۆشە کە لەگەڵمان، بەڵام تۆزە پەلەم لێ مەکەن لە وەڵامدانەوەی پرسیارەکان، چونکە عادەتەن نزیکەی دەقیقەیەک درەنگ کۆمنتەکانی بەڕێزتان ئەگاتە لای ئێمە، لەبەرەوە زۆر پەلە مەکەن ئینشاڵڵا وەڵامی هەمووتان ئەدەینەوە. یەک دوو شتی بچووکەیە حەزەکەم پێشوەختە باسی کەم پێشەوەی بچینە وەڵامدانەوەی پرسیارەکان. ئەویش بریتین لەوانەی بۆ ئەمساڵ زۆر پرسیارەکرێ، ئایا با بڵێن تەریکردنی کوردی و عەرەبی ئەمێنێت؟ بەڵێ تەریکردنی کوردی و عەرەبی ئەمێنێت، مشکلەیەکی نییە، بۆ ساڵی داهاتووش ئەمێنێت، بەڵام لە ساڵی دوای ئەوە واتە ساڵی خوێندنی 25-26 نامێنێت، لە 24-25 ئەمێنێت، لە 25-26 نامێنێت. یەک بابەتی دوو بابەتی بەردەوامە بێت، کێشەیەکی نییە، بەڵام گۆڕانکاریەکەی کە کراوە لە مەسەلەی یەک بابەتی دوو بابەتی بریتیە لەوەی ساڵانی پێشوو بە ئیسراحەتی خۆت وەڵام تەدایەوە، ئێستا لە ماوەی 2 ساڵە ئەبێ بە دوای یەکەوە بێ پچڕان بێت، لە ماوەی 2 ساڵە ناجح ببی لەو یەک بابەتی دوو بابەتیە، ئەگەر نا هەموو دەرسەکان دێتەوە سەرت و ئەبێ بیستەوە پۆلی 12 لە مەسائی یان بە دەرەکی ئیمتحان بدەیتەوە. زۆر پرسیارەکرێ ئایا دەرەجە بەرزە بێتەوە، دەرەجە دابەزێت، چی بەسەر دێت دەرەجە؟ طبعاً دەرەجە گۆڕانکاری بەسەرا دێت بە ئەکیدی، لەبەرەوەی مەنهەجتەرێک کراوە، بەڵام ئێستا زۆر زووە پێشبینیەکانی خۆمان باسەکانی خۆمان بکەین لەسەرەوەی ئایا کۆنمرە بەرزە بێتەوە یان دابەزێت. لەبەرچی؟ لەبەرەوەی ئەمە تەنها تەریکردنی مەنهەجمان نییە، جگە لە تەریکردنی مەنهەج کۆمەڵە بابەتی ترمانەیە کە بریتیە لەوەی ئایا پرسیارەکان تا چەند قورسە بن، تا چەند ئاسانە بن، ڕێژەی دەرچوونی قوتابیان لە پۆلی 12 چەندە، ئەو ڕێژەی کە دەرچوونیان بەدەستێناوە، نمرەکانیان، کۆنمرەکانیان، تێگڕاکانیان چەندە، ئایا بەرزە، ئایا نزمە، لە چه ئاستێکایە. لەبەرەوە پێشبینیکردن ئێستا لەم کاتانەیە هەتا دوای خولی دووەمی ژەتوانم بڵێن، لە خولی یەکەمە بەرچاوڕوونیەک دروستە بێ، بەڵام لە خولی دووەما چی بەسەر دێ. لەبەرەوە ئەو پرسیارانەی زۆر مادێکرێت، بۆیە حەزم کرد ڕوونکردنەوە لەو بابەتانە بدەن. دەست پێ بکەین کاکە حەمەی CR7 و هوداخان سڵاوەکەن و ئەو ناوەشیان بە هەندیە شتیشوان و سراوەشە سڵاوێ سڵاو لە هەموو لایەکتان، خۆشحاڵین کە لەگەڵمانە، دەستان خۆش بێن. ئولفەت قەیس ئەڵێ بەڕای تۆ ئەمساڵ پرسیار قورسە، وەڵاهی پێشبینیکردنی پرسیار زۆر زەحمەتە ئێمە بیکەین،
چکە نازانین لەبەر ئێمە پرسیار دانانین ساڵانە بەپێی منهەجەکە و بەپێی وردەکاریەکان و بەپێی ئەو مامۆستایانەی پرسیاردانن گۆڕانکاری بەسەرادێ ئایا ئەو لیژنەی ئەمساڵ پرسیاردانە هەمان لیژنەیە کە ساڵانی پێش و دایناوە ئایا مامۆستاکانی گۆڕاون ئایا ڕەچاوی چ خاڵێکەکەن و چ وردەکاریەکەن ئایا کە منهەستەری کراوە پرسیارەکانیان قورسترە بێ کۆمەڵی هۆکارەیە تەئسیراتەکان لەبەرەوە ناتوانین بڵێن پرسیار قورسە بێ یانە بەڵام چۆنەڵێیت وردەکاریەکانیانی بەڕاستی لەلای ئێمە نیە لەبەرەوە تۆزە زەحمەتە پێشبینی ئەو بکەین بڵین ئایا پرسیارەکان قورسە بێ یان ئاسانە بێت بەڵێ هوداخان سپاس کە ئەڵی دەنگ هەیە فریشتەخان ئەڵێ بێ زەحمەت پەرستاری بە چەنە بەڕێزم وەکو پەیمانگا لە 65 هەمانە لە ئێوارانەکەیگە حساب بکەین هەتاگاتە نزیکەی 1970 کە زانکۆڵاینەکەیەتی بەپێی شوێنەکانە گۆڕێت یەکێ دیکە لەو کێشانەی کە هەمانە لێرە لەم پرسیارەیە زۆر زەقە بێتەوە بۆ نام بەڕێزاڵێ با بڵێن پەرستاری بە چەنە ئایا لە ڕووی پارەوە ئەگەر لە ڕووی پارەوەیە دیاری بکە بۆ منە نرخی پارالێنی چەندە ئەگەر بەبەست کۆنمرەی کوێ بەڕێز لە کوێ دانیشێت چونکە بەپێی سلێمانی جیاوازە بێ هەولێر جیاوازە بێ دۆڵ جیاوازە لە هەولێرەوە بێ بۆ دۆڵ سلێمانی ئەوانە هەمووی گۆڕانکارین لەبەرەوە بەکۆی گشتێکی ئەم ساڵ ئەتوانم بڵێم لە 65 تا 85 لە پەرستاری وەکو مەعهەد وەرگیراوە لە غێری ئەوەش ئەگەر بێت ئێمە کۆلێژەکانیان حسابکەین کۆلێژەکانیشان تقریبا لە 90 کە شێخان ئەوانە تقریبا بۆ خەڵکی دۆڵ لە دەوروبەری 90 بووە هەتا 94 بۆی شتۆکە لە سلێمانی ئەوانە بەرزەو بوو کۆلێژ دەست خۆش بۆ بەڕێزەش کاڵێ دەنگ هەیە هوداخان ئەڵێ منیش هاتووم بە پرسیاری پەرستاری هوداخان وەکو وتمان پەرستاری عادەتەن ساڵانە ئەگەر عفوا پرسیاری پەرستاری دوایش لە دانەیەک تراڵەیە پرسیار ئەم ساڵ چۆن ئەبێ ئوستاز بەڕای تۆ وەکوتم پەرستاری بەو شێوازەیە ینی ئەو وردەکاریانەی کە باسمان کرد وەکو کۆلێژەکە و کە پەیمانکردنیشمان باس کرد کورد لایکی ناردۆ دەستان خۆش بێ کاکە حەمە ئەڵێ مامۆستافا لە کارجانکار لە بەربەندی خان ناوم هاتەوە نەڕۆیشتم ئەم ساڵ ئەتوانم فۆرم پڕ بکەمەوە بە زانکۆڵای کاکە محەممەدجان ناتوانین بە زانکۆڵای یەک جارێکە ناوە لە زانکۆڵای هاتەوە جا ئەو جارە بە ئێواران بە پارالێل بە زانکۆڵای بە هەر شێوازێک هاتەوە تۆ مستەفید حسابەکەی لە زانکۆڵای جارێک کە پڕکردنەوە بکەیت تەنها بە پارالێل بۆتێ لەگەڵ ئێواران ئەگەر 5 ساڵ شتێ پەڕێ بەسەر پۆلی 12 ئەو ئەمەلەشت نامێنێت تەنها ئێوارانت بۆ ئەمێنێتەوە بەڕێزەکەم کۆیە وەری ئەگرێت کۆیە هەفتا بە پارالێل و ئێواران زیاتر نزیکە زەحمەت بە زانکۆڵاین لەبەرەوەی بەڕاستی ئەمساڵ گومانێک هەیە لەبەر منهەجکردنەوە دەرەجە بەرز بێتەوە بەڵام بەخۆی گشتی ئەمە لە سەیری پەرستاری بکەیت تقریبا هەفتا و شتێکی وەرگرتووە لە کۆیە لەبەرەوە بە هەفتا تۆزێک زەحمەتە قەناعەتم وانە ئەمساڵ لەو دوورە بەرانە بێت ڕەنگە بەرزتر بێت ئۆشیان ئەپرسێت سەلام عەلەیکوم عەلەیکوم سەلام وەڕەحمەتوڵڵا وبەڕەکات قەمەرە پرسێت بایۆلۆجی ئەمساڵ چەند ئەبێ علوم و پەروەردە بەڕێزەکەم ئەگەر ئێمە سەیری کولی علوم بکەین وەکوتم ینی بەڕاستی دیاری نەکردنی شوێن زۆر کێشێکی گەورەیە بۆ ئێمە هیوادارمانی کە پرسیارەکەن شوێنەکە دیاری بکەن ینی بۆ نمونە ئێستا کۆلێژی زانست لەکوێ ئایا لە سلێمانی یاخود لە هەولێر ینی ئەوە کێشەکەی ئێمە بەڕاستی ئەگەر بۆمان دیاری بکرێت زیاتر بەرچاوڕوو نەبین زیاتر ئیسفادەی لێەکەین ئەگەر کۆلێژی زانست سەیری بکەین بۆ نمونە زانکۆڵاینەکەی سلێمانی 90 وەرگرتووە زانست بایۆلۆجی لە زانکۆی سەلاحەدین 87.7 وەرگرتووە لە ڕاپەڕین 86 وەرگرتووە لە دهۆک 84 وەرگرتووە یعنی بۆیە گرینگە تۆ شوێنەکە دیاری بکەی بەڕاستی ئایا مەبەست چ شوێنێکە ئەتەوێت بۆ نمونە لە چ شارێکە دەرەجەکە بزانی سەبارەت بە کۆلێژی پەروەردەش ئەگەر بێت و سەیری بایۆلۆجی بکەین لە سلێمانی 77.8 وەرگرتووە لە هەولێر 80 وەرگرتووە لە گەرمیان 72 وەرگرتووە لە ئاکرێ 71ە لە شەقڵاوە 69ە یعنی بۆیە نازانین بەڕێزت مەبەست چ شوێنێکە و چ منتیقەیەکت ئەوە بەڕاستی
بۆ زۆر زۆر گرنگە شوێنەکە بۆ ئێمە دیاری بکرێت. کاکە هیواڵێ مامۆستا کۆلێژی تەکنیکی ئینفۆرماتیک ئاگرێت بەشی نیتۆرک ئینفۆرمێشن سکیۆریتی هەڵیکاری هەیە و لە چ شوێنێک ئیش دەکەن. طبعا کە تۆ باسی سکیۆریتی کرد لە هەر شوێنێکە ئەنتەرنێت هەبێ و سایت هەبێ و ئیشی ئەنتەرنێت و نیتوەرک بکەن تۆ توانین لەو شوێنە ئیش بکەیت. دیاریکراو نیە ئایا حکومی ئایا هەلیە شەریکەیەکە سەنتەرێکە بابەتێکە گرنگەوەیە تۆ شوێنێکت هەبێ بیپارێزیت. باشە بەڕێزم هەلیکاری هەیە ئەکەوێتە سەر خۆت هەلیکار تا چەند بتوانای ئەتوانی بۆ بەرامبەری بسەلمێنی کە تۆ ئەتوانی بەڵێ توانات هەیە ئەتوانی ئەو ئیشەی بۆ بکەی کە ئەو ئەیەوێت. ئەس ئەپرسێت سەلام زانکۆی نۆڵەج زانیاری هەیە لەسەری ئەوەندە ئەزانم زانکۆیەکی پێشکەوتووە هیچ معلوماتێکم لەبارەیەوە نییە بەڕاستی لەبەرەوەی ئەهلیەکانیش ساڵانە وردەکاری خۆیان ئەگۆڕن و ضرورەتیش نییە من ڕێکلامیان بۆ بکەم بەڕاستی لەبەرەوە زۆر ناچمە تەفاسیلیانەوە و حەز ناکەم زۆر لەبارەیانەوە بزانم بە سەراحەت. پەیمانگەی دەرمانسازی کەمترین چەنە لە کەلاردا ئەنیشم. بەڕێزم ئەگەر تۆ ئەوها بێت لە سلێمانی ئەتوانی ئیسفادە لەو بەشە بکەیت لەبەرەوەی سلێمانی نزیکترین شوێن لە تۆ کە ئەتوانیت ئیسفادەی لێ بکەیت تقریبا دەوروبەری 89.7 وەرگرتووە. ئێستا لە هەولێر با بڵێن پارالێلەکەی لەبەرەوەی تۆ یەکسەر بە پارالێل وەرەگیرەیت 86.5 وەرگرتووە ینی هەشتا لە سلێمانی تا ڕادەیەک کەمێک نزمترە لەبەرەوە ئەتوانیت ینی بۆ شێوازە حسابیکە 89 بە 86 کە تۆ لە سلێمانی داهاتنیشی چونکە لە هەولێر و دۆ سلێمانی هەیە کاتێکە لە سلێمانی بۆ شێوازەیە 89.2 لە هەولێرش 86.5 لە دهۆکیش 84.403 ینی لەو شوێنانە توانین ئیسفادەیانەکەی بەڵام لە دهۆک و لە هەولێر بە پارالێلە چونکە وەکو خۆتان ئەزانن ئێمە ناتوانین بە زانکۆڵاین بخوێنین لە شارەکانی تر لە پەیمانگەیە ئاگادارین. پەرستاری کوێ ئەم ساڵ بەڕای تۆ هەفتە وەری ئەگرێت هودا خان وەڵامماندایەوە سەبارەت بە پەرستاری تقریبا کۆیە بە دەقیقی ئەگەر پێت بڵێم پەرستاری کۆیە 74.850 وەرگرتووە پارالێلی 69 بووە 69.6 ئێوارانی 66.4 بووە لە کۆیە. ئەگە پەرستاری تەقتەق حیساب بکەین 72 وەرگرتووە لەبەرەوە گوتمان 70 تۆزێک زەحمەتە وەربگیرێت. باشە سارا ئەپرسێت کۆلێژی زمانی ئینگلیزی چەندی پێویستە کۆنەمرە تکایە جواب ینی بەڕێزان وەکو لە سەرەتا وتمان تکایە بنووسن کوێ چ شارێک چونکە بەڕاستی ئەمە هەر لە کۆلێژی زمانە تقریبا لە 12ێکمان هەیە ئایا لە پەروەردە ئەتەوێ ئایا لە کۆلێژی ئاداب و زمان ئەتەوێ ینی بەڕاستی ئەوە زۆر زۆر گرینگە ئەگەر دیاری بکەن سوپاستان نەکەین. زمان لە سلێمانی 82.4 وەرگرتووە لە دهۆک 80 وەرگرتووە تقریبا 0.008 تقریبا هەر 80 کات لە هەولێر 78.8 وەرگرتووە لە زاخۆ 76 وەرگرتووە لەبەرەوە شوێنەکان بەڕاستی جیاوازن. باشە لەیلە جەبار ئەڵێ مامۆستاگیان پێشبینیت بۆ تۆپ ئەسنان حکومی. وەڵی تۆپ ئەسنانی حکومی ئەو دەرەجەی کە ساڵی پارە هاتۆتەوە تقریبا 96 ئەگەر هەڵە نەبم شتێکی لەو نزیکانەیە با تەواو دڵنیا ببینەوە لێی کۆلێژەکانی پزیشکی ئەگەر هەڵە بەم 96 بەشی ددان 96.3 لە سلێمانی 95.3 لە هەولێر 94.4 لە دهۆک ئەتوانم بڵێم دەرەجەیەک بۆ 2 دەرەجە ئەگەری بەرزبوونەوەی هەیە نزیکەی احتیمالی چەند پۆینتێکیش دابەزین ئەگەر بەپێی ئەو کاتێکێنن بەڵام بەکۆی گشتی لە دەوروبەری 95 بۆ 96 تقریبا ئەگەر دەرەجە زۆر بەرز نەبێتەوە هەر ئەوەندانی پێویستە بێت ئینشاءالله. بەڵام وەکوتم من دایما هەڵم ئێستا زۆر بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتانە
بۆیە پێتانەڵێ لە زیاتری 96 بێنن 97 بێنن بۆی بە بێبنەتی بتوانن ئەو شوێنانەی کە طبعا ئەگەر بکرێت و ئینسان بۆی بگونجێت. زینەب وهاب بەڵێ سەلام عەلەیکم بێ زەحمەت قوتابی دەرچوو پۆلی 9 دەتوانێت وەربگیرێت لە پەیمانگا پزیشکەکان؟ نەخێر هیچ پەیمانگایەکی پزیشکیمان نییە بۆ پۆلی 9 ئایتیمان هەیە بڵێن کۆمپیوتەرمان هەیە بازرگانیمان هەیە ئەوانە وەکو حکومی لە ئەهلیش ئایتی و نەوت و هەندێک بابەتمان هەیە بەڵام هیچ پزیشکێکمان نییە بۆ ئەو بابەتە. کوردستان خان پرسیارەکە دووبارە ئەمەوە گەرناوت لە کۆیە پڕ بکەیەوە بەگەر زۆر ناوت دێتەوە ئەخە بۆ چ بەشێک ینی معادلەکە چۆن بێت بۆ چ بەشێک بێت وردەکاریەکان ینی نازانم ئاخر لە کۆیە بۆ یەکسەر ناوت دێتەوە تۆ ینی ئەگەر وا بێ بە پەنجەکانی شەومی کۆی پڕاکاتەوە گرنگەوەیە تەشخیصیکەی چ بەشێک و کۆنەوەیەکە چەندە عادەتەن مەعهەدەکانی کۆیە یان زانکۆی کۆیە دەرەجەی بە هەر قسمێک بەپێی لەچاو شارەکانی دیکەوە کەمتر وەرەگرێت دائما یارمەتی دەرێ ینی تەلەباتوانێت بچێتە ئەو شوێنانە. ساراخان زمانی ئینگلیزی و گوتمان 78 پۆینت حوتی وەرگرتووە تۆ حسابی 80 بۆ بکە بۆ ئەم ساڵ لەو دەوروبەرانە بێت. ساراخان چارەسەری سروشتی دەرەجەی چەندی ئەوێت؟ چارەسەری سروشتی بۆ ئەم ساڵ ئەگەر هەڵە نەبم تقریبا چارەسەری سروشتی 90 بوو لە زانستە تەندروستیەکان و لە پۆلیتەکنیکیش 88 وەرگرت بوو. طبعا بەشیشی زۆر زۆر مهمە و ئیسفادەی زۆر زۆری لێکرێت چارەسەری سروشتی. سەلام سەلمان ئەڵێ یاردەدەری دکتۆری تیشک لە کۆیە چەندی ئەوێ بێ زەحمەت؟ طبعا بەشی تیشک لە کۆیە ئەگەر هەڵە نەبم داخراوە ئەو بەشە نەماوە تەنها لە هەولێرە هەمانە ئێستا ئەگەر هەڵە نەبم تیشک وازان لە هیچ شوێنیشتر تیش عفوان لە هەولێر لە سلێمانی ئێستا ماوەمانە لە سلێمانی 79.143 لە هەولێر 7446 پێویستە. باشە ئێستا بژە سوپاس دەستخۆش مامۆستا دەستخۆش بۆ ئێوەش کە لەگەڵمانە بۆم سوپاسدانەکەین. ئێم کورد ئەڵێ باشە مامۆستا ئەندازیاری فڕۆکەوانی چەندە وەرئەگرێ و چەند ساڵە بەپارەیە؟ فڕۆکەوانی بەپارەیە 4 ساڵە خوێنی 2 ساڵ لە هەولێری 2 ساڵ لە ئۆکرانیا خوێندرا بەڵام ئێستا ئۆکرانیا گۆڕدراوە بە ئوردن لە ئوردن خوێنیت نەک لە ئۆکرانیا ساڵی 40 وەرەقەیە و 4 ساڵی خوێنی معادلیش 80 بەسەرەوەی تقریبا 82 لە دەورانە ساڵانە وەرەگرێت. میرۆ پرسێت پارالێلی پرۆگرامسازی یان شارستانی زانکۆڵاین کامیان؟ واللهی من بۆ خۆم لەگەڵ پرۆگرامسازیەکە زیاترم بەڕاستی چونکە ئەتوانیت بۆ خۆت ئیش بکەیت پێویست بە شەریکات و بۆ بابەتان نابێت کۆی کە لە شارستانی ئاینەکەی پرۆگرامسازیەکە گرنگترە. ئینفۆرمێشن تەکنۆلۆژی و ئینفۆرمێشن سکیۆریتی وەڵا بە ئەکید ئینفۆرمێشن تەکنۆلۆژیەکە باشترە چونکە لە ئەسنای خوێندنی تەکنۆلۆژیەکەیە ئینفۆرمێشن تەکنۆلۆژی ئەتوانی مەسەلەی سکیۆریتی و ئەوانەش پەرە پێ بدەیت بەڵام کە تایبەت کرد بە سکیۆریتی ڕەنگە هەندێک بابەتی ئایتی نەتوانی ئیسفادەی لێ بکەیت. کاکە حەما ئەڵێ مامۆستا ئەگەر ئەم ساڵ دەرەجەی کارژێڕی کار لە کەلارەکەم بکات ئەتوانن دایبەزێنم؟ بەڵێ بێگومان ئەگەر دەرەجەکەت شوملی بکات ساڵی خۆت لەگەڵا حسابەکرێ حەقی بەسەر ئەم ساڵەوە نییە مەگەر جاری کە زانکۆڵاین ئەوە بکەیتەوە ئەگەر نابوو دابەزاندن ساڵانەکە دەرەجە دابەزیان بەرزەبێتەوە تەسیر لەو ساڵی تۆ ناکات تۆ ئەو ساڵی خۆت چۆن وەرگیراوی کۆنەمرە بۆ سابتی ئەمێنێتەوە چ گواستنە بڵێن چ دابەزاندن بکەی هەر ئیشێک بکەیت ساڵی خۆت لەگەڵا حسابەکرێت. دەرمانسازی چەندی دەوێت لە هەولێر و سلێمانی؟ بەڕێزم پەیمانگاکەی باسمان کرد کە با بڵێن وەکو دەرمانسازی بەشی دەرمانسازی لە هەولێر 85 ویست لە سلێمانی 89 ویست وەکو پەیمانگا وەکو کۆلێژیش دەرمانسازی لە سلێمانی 95.6 لە هەولێریش 94.6.
زینب قوتابی دەستی خۆینەوە وەڵاممان داوەتمان ناتوانیت و ئەو بەشانەمان نییە. پارالێلی پرۆگرام سازیەکەمان پێی باشتر بوو لە زانکۆڵای لایەن غازی پرسیارەکەی ڕەش کردوتەوە. زیۆس ئەڵێ ئەمانە هەمووی پێشبینیە تەواانەڕە وڵا ئەو کۆنبرانی بەڵاوەکەینەوە نا ئەوانە وەرگیراون ساڵی پار وەرگیراون ئینساڵ مەرحلەیەک بوون ئەو دەرەجانە بەڵام ئەوەی ئەمە ئێستا باسی لەسەرەکەین تەواان پێشبینیە هیچ کاتێ ناتوانین بەدەقیقی قسەی لەسەر بکەین بەڵام ئەو دەرەجانی ئێستا من بۆتە خوێنمەوە ساڵی پارە قەڵەبەکان بەو دەرەجەیە وەرگیراون کە ئەتوانی وەکو بەرچاوڕوونی لەوانەیە ئەم ساڵ دەرەجەیەک دوو دەرەجە سێ دەرەجە هەندێک قسممان هەیە داواکاری زۆر لەسەر بێ هەتاکو دە دەرەجەش فەرقەکە وەکۆی ئەم ساڵ ڕوویدا بازدانێکی گەورە بوو بەڕاستی قسممانە بوو دە دەرەجە دابەزی و قسممانە بوو سێ دەرەجە دابەزی بوو هەبوو دوو دەرەجە دابەزی بوو یعنی ئەوە ئەگۆڕێ بەپێی کات و شوێنەکە ئەو بەپێی ئەو دەرەجانەی کە دێت. فارماسی گەڵ مامۆستا بێز ئەحمەد دەرمانسازی دهۆک دەرمانسازی دهۆک وەکوتمان پەیمانگاکەی 85.143 و کۆلێژەکەشی 93.9 وەرگرتووە ینی وەکوتم ئەو دەرجانی کێمایڵی عادەتەن ئەتوانی زائد ناقسن 5 دەرەجەی بکەیت زائد ناقص 5 دەرەجە تا 5 دەرەجە ینی لەو بین لێکە تا 5 دەرەجە احتیمالی بەرز بوونەوە یان بە پێچەوانەوە احتیمالی دابەزین بەڵام دایمەن ئێوە بەرزەکەی وەرگرن زیاتر ئیسفادەی لێ ئەکەن. باشە مامۆستا بێز ئەحمەد ئەندازیاری شارستانی بۆ ئەم ساڵ لە سلێمانی و هەولێر چەندە؟ ئەندازیاری شارستانی لە هەولێر و لە سلێمانی طبعا لە دهۆک 91.4 لە سلێمانی 90.92 لە هەولێریش 90.559 ئەوە وەکو بەشی شارستانی. بەڵێ واتە لە کۆلێژ بۆ دەرەجێ وەردەگیرێت. سەلام سەلمان بازێن پرسیارەکەی چی بووە؟ نەخێر ئەوە مەعهەدە بەڕێزم بۆ تیشک دکتۆری تیشک یانیایی دەدەن دکتۆری تیشک دکتۆری تیشک ئەبێ کولیە طبعا وەربگرێت دوای اختصاص وەربگرێ و بچێتە بابەتی تیشکەوە ئەگەر ناوەکو معاون طبی کە ئیشی نەکات مەعهەدە ئەوەی کە باسمان کرد کاک سەلام. کوردستان ئەڵێ ئەی مامۆستا ئەگەر پەیمانگایشی ئەهلیت تەواو کردبێت بەشی پەرستاری زیرەک هەلی کار دەست دەکەوێت لە نەخۆشخانە ئەهلیەکان گوێم لێ بووە کە زانکۆ پەیمانگا ئەهلیەکان هەلی کاریان کەمە من نەمزانێت بەکەچوانەوە ئێستا تەنانەت من لە هەندێک لە مەعهەدی حکومی ئەبینم تەڵەبەی خەریجی کۆلێژ و مەعهەدە ئەهلیەکان ئێوە دەرسەڵێن ینی معیدن لەوێنانە قەناعەتم وایە بکرێتە سەر شوێنەکە تا چەند لەگەڵ ئەهلیە ئیشەکات ئەگەرنا قەناعەتم بەوە نییە کە بەو شێوازە بێت کە بەڕێزت باسێتی. مامۆستا ئەندازیاری پلانسازی شارت بەلاوە چۆنە؟ کەمێک باسی بکەیت. وەڵڵاهی زانیاری وردم لەسەری نییە بەڵام پلانسازی شار وەکو ماستەر پلان وایە تەوەقوعەکەم تا ڕادێک لە شارستانیەوە نزیک بێت. وەڵڵاهی معلوماتی دەقیقم لەسەری نییە بەڕاستی لەبەرەوە ناتوانم زۆر تەفسیل بدەم بەڵام ئەوەی من بزانم ینی پلانسازی شار ئەوەیە کە تۆ بۆ نمونەتەوێ لە مستەقبەلا تا 10 ساڵی دیکە بتوێ ئەم شارە ماستەر پلانێکی بۆ دابنێت چۆن پێشەکەوێت ئەوەی ئیش و کارەکەیانە ئەوەندانەی لێ ئەزانم بەبێ معلوماتی زیاتر بەڕاستی. ساراخان ئەڵێ دەرسم دەرەجە بەرز بێتەوە 80 بێنم نەتوانم بچمە ئینگلیزی من حەزم لە ترانسلیشنە ترانسلیشن کەم ترێوێت ئەگەر تەنها ترانسلیشن ئەڵژەیت کەم ترێوێت بەڵام وەڵامی من دایمەن ئەڵێم ینی ئەگەر ئێستا دەرەجە 78 تۆ هەڵ بە 85 بێنە چکە نازانم من وەکو پێتانم وت ینی کێشەی ئێمە لەگەڵ چییە بریتە لەوەی کە ئەو بەڕێزە با بڵێن ئەو تەڵەبانی کە لەوێنانن وەڵامی خۆیان چۆن ئەدەنەوە تا چەند دەرەجەی بەرز دێت تا چەند تەڵەبەی ئیسفادەی لێەکات تا چەند شتەکان گرینگە لەبەرەوە کۆمەڵێک دەرچوونەکان و گوتمان هەموو شتێک تەسیراتی هەیە ئەگەر تەڵەبەکەم دەربچێت
قسمەکان با دەرەجەش بەرز بێن ناچان دەرەجە کەم بکەن چکە تەڵەبەت ئەمە لە کاتێکە تەڵەبە زۆر ناجح بێت هەتاکە معدەلیش بەرز نەبێت دەبێت حسابی ئەوەی دیکەش بکەیت ینی ئەوانە هەمووی حساباتن ئەکرێت تۆزە کێشە دروست دەکات بەڕاستی باشترین بەشی کۆمپیوتەر چییە زیوس ئەپرسێت واللهی جارم پێ دەڵێن پرۆگرامسازی باشترینە دوایی ئەندازیاری سیستمی زانیاریە لە پۆلیتەکنیک ئایتیە لە کولێ علوم بە شێوەیە وزشی گشتی ئایتی لە هەر هەمویان باشترە هیوا ئەڵێ مامۆستا پاراوەی بەشی ئایتی کولیە لە ئاکرێ چەندە ئاکرێ پارالێلی ئایتی بەشی کێشێکمان هەیە لەگەڵ ئەو بابەتەیە لەوێنانە ئایتی لە ئاکرێ 71.267 بووە 65.633 پارالێلەکەی وەریگرتووە وەکو پارەش ئەگەر هەڵە نەبم لە دەوروبەری 2.5 ملیۆن ساڵانەی کە کۆلێژە کاک مەهدی ئەڵێ سڵاو لە بەڕێزت مامۆستا ڕای تۆ چییە ئایا ئەم ساڵ دەرەجەدا دەبەزێت یاخۆ نزم دەبێت طبعا وەکو وتمان هیچ شتێک دیار نییە چکە هیچ پێوەرێکمان نییە غەیری مەنهەج تەرککردن نەبێت ئەگەر مەنهەج تەرککردن ببێتە هۆی ئەوەی دەرەجە بەرز ببێتەوە ئەوە لە حاڵەتێکە کە پرسیارەکان ئاسان تەڵەبێکی زۆر ناجێبن بە پێچەوانەشەوە ئەگەر وانە بێت ئەوە دەرەجەدا ئەبد لەبەرەوە ئێستا زۆر بۆ ئەو پرسیارە بەڕاستی داوایەک لێبور نەکەین کورتی هەڵ ئەڵێ سڵام مامۆستا ئەگەر کۆلێژ تەواو بکەی یەکەم بی ئەتوانین درێژە بخەن بدەین بەرزکردنەوە بکەین بۆ بەشێکی پەیوەندیدار کۆمەڵێ بەشمان هەیە لە ڕێبەریە کە دیاری کراوە ئەگەر ساڵی یەکەم بتوانیت یەکەم بێنی لەسەر ئاستی پارێزگا وەرمە لە شکاری نەخۆشیەکان یان لە پەرستاری یان لە مایکرۆبایۆلۆجی و لەمانە ئەگەر یەکەم بێنی ئێستۆ طبعا لە کیمیا لە کولێ علوم یەکەم بێنە ئێستۆ دەرمانسازی لە کولێ علوم ئایتی یەکەم بێنەوە ئەچێتەوە پرۆگرام سازی ینی کۆمەڵێک بەشمان هەیە ساڵی یەکەم توانیت ئەوائل بێت ساڵی یەکەم بەبێ ئەوەی خۆتێش بێتەوە یان بە ناخەڵکی بێتیتە ئێوێنان یان ئەو بابەتانت نەبێت ئەتوانی بەرزی بکەیتەوە بۆ کۆلێژێکی بەرزتر تیشک و شیکاری لە کۆیە وەکوتمان لە کۆیە ئێمە بەشی تیشکمان نەماوە وەکو بەش تەنها لە سلێمانی و لە هەولێر هەمانە باشە وە شیکاری نەخۆشیەکانیش لە کۆیە 7.519 وەرگرتەوە بە زانکۆڵایین پارالێلی 66.8 و ئێوارانشی 63.3 63.7 باشە بەڕێزم ئەوە وەکوین تیشکیش وەکو وتمان تەنها لە سلێمانی و لە هەولێر هەمانە بەشی تیشک لە سلێمانی 79.143 و لە هەولێریش 74.146 بەڵێ ساراخان ئەڵێ ئەی مامۆستا هەندێک کەس دەڵێ وەرجێر زمانی ئینگلیزی لە کوردستان باش نییە دەڵێن پەروەردە باشترە وایە بەڕێزەکەم ئەگەر تۆ ئەتەوێت ئیشی تەرجەمە ترانسلیشن بکەیت ئەوە پێویستە بەشی وەرجێڕان چونکە لە پەروەردە ناکرێ شتە پەروەردە بۆ مامۆستاییە ئەسڵەن پەروەردەی بنەڕەت زیاتر باشترە لە هەر هەمووی لەبەرچی چونکە ئێمە لە پۆلی یەکتان نۆمان هەیە هەمووی ئینگلیزیە خوێنێت دواتە مەجای دامەزراندن ئیشی زۆرە هەرچەندە کەسەکە بۆ خۆی زیرەک و بەتوانە بێت ئەگەر شەهادە نەکرێتە پێوەەر بۆ مەسەلەی ترانسلیشن و ئەو بابەتانە تەنها لە تاقیکردنەوەی بەسیتا بکرێ و بتوانیت ئەو تاقیکردنەوەی ببڕی طبعا پەروەردەی بنەڕەت لە هەر هەمویان باشترە دوایی پەروەردەیە ئەمجا زمان با بڵێن لەبەرچی لەبەرەوەی ئەوانەی دیکە ئەبنە مامۆستا مەجای ئیشکردنیان زۆرە بەڵام ئەگەر تۆ وەکو وەرجێڕان بتوانانی خۆت بسەلمێنیت یان دەوراتی ئینگلیزی بڵیتەوە کۆمەڵی بابەتی زۆر هەیە کە ئەتوانین بیکەیت و فێربوونی زمانی ئینگلیزی ئەو کاتە طبعا وەرجێڕانەکە باشترە بێت
مامۆستا کەمێک باسی بەشی گەشت و گوزار بکەی و داهاتی چۆنە. طبعا هەندێک بەش هەیە زۆر باش، بەڵام لە وڵاتی ئەمە هیچ حسابێکی بۆ ناکرێت لەوانە گەشت و گوزارە. گەشت و گوزار تۆ توانین لە ئوتێلەکان، لە شوێنە سیاحەکان کە دەلیلی سیاحی پێوترێ بە عەرەبی واتە ڕێبەری گەشتیاری کابرا کۆمەڵێک گەشتیاری ئەوروپی دێن، ئەم کەسە دێت بە حکمی شارەزایەکەی لە گەشتیاری و لە شوێنە گەشتیارەکان ئەتوانێت گڕیان بدا، گروپیان بۆ دروست بکات و ئەو بابەتانیان بەشێکی زۆر باشە، بەڵام بەداخەوە ئەڵێم کە لە وڵاتی ئێمە ئەو احتیماماتانی پێ نادرێت. مامۆستا چۆن بۆ ماستەر ئەخوێنرێەوە، بە پارەیە یان خۆڕایی؟ بەڕێزم، مۆزوعی ماستەر کە کولیەت تەواو کرد شادی بە کالیوەسل بەکارهێنا، کۆمەڵە ڕێکار هەیە بۆ دیاریکراوەی لەوانە معادلە 65 کەمتر نەبێت لە کۆلێژ باید 4 ساڵەکە، و هەندێک ڕێکاری ترەوە ئیمتحانی زمانی ئینگلیزی و ئیمتحانێکی داخل بوونەوە ئەو بابەتانە ئەکرێت، ئەتوانی داخلی ماستەر بیت. ئەگەر باوێت لە ئەوایلەکانی بە بەلاشە خوێنیت، ئەگەر ئێستا لە حالیان ڕێنماییەکەی ئەوانەی لە سنووری مادەی 140 ئەتوانن بە بەلاش بخوێنن و کۆتاشتیش بە پارەیەکە ئەوانەی دیکە کەس و کاری شەید و ئەو بابەتانش یارمەتی دراون ئەتوانن بە بەلاش بخوێنن. ئەوسا ترکردنی کوردی و عەرەبی بۆ زانکۆی ئەهلی و پارالێل دەبێت. ئەمساڵ بۆ پارالێل هیچ مشکلەیەکی نییە، بۆ زانکۆ ئەهلیەکانش ئەوەی معلوماتم هەبێت بەڵێ ئەڵێن لەوێش دەرکەوێت. کاکە موسلیم ئەڵێ ئافەن ئەوەمان باس کرد. بەشی ئەندازیاری میکانیکی بەشێکی چۆنە و چەند نەمرەی دەوێت؟ وەجەزاک الله خەیرا. وەجەزاکم ئینشاءالله. وەڵڵاهی میکانیک بەشێکی زۆر باشە، ینی وەکوتم هەندێک بەشەی لە وڵاتی ئێمە بەداخەوە کە حیسابی بۆ ناکرێت، یەکێ لەوانە بەشەکانی ئەندازیاری وەکو میکانیک و دروستکردن و کیمیا و پترۆکیمیا و ئەو بابەتانەیە کە زۆر احتیمامی پێ نادرێ بەداخەوە، لەبەرچیشە چکە لە وڵاتی ئێمە مەسایلی هەندێک وردەکاری نییە. لە زانکۆی سەلاحەدین 84.2 وەرگرتووە، لە سلێمانی میکانیک و دروستکردنمان هەیە 83.36 وەرگرتووە، لە دهۆک 80.2 وەرگرتووە، لە زاخۆ 80.2. ئیتر با بڵێن بەعام لە دەوروبەری ئەو 80 ئەو دەورانە ئەتوانیت ئینشاڵڵا لە میکانیکا دەوام بکەیت. وەکو چون بەشێکی زۆر باشە، تۆ ئەتوانیت لەو شەریکاتانەی ئەگەر هەبێت مەکانین و ئەو بابەتانیان هەیە سەرپەرشتیان بکەیت، جیهازێک تێکە چە مەکانینێک تێکە ئەتوانیت سەرپەرشتی بکەیت و چاکردنەوەی بۆ بکەیت. کاکی هیواڵێ مامۆستا زۆر حەزم لە بەشی ئایتیە، من ئەتوانم دەرەجە کەم تا 7 بەرز بکەمەوە، تۆ بڵێ ئەمساڵ وەرم بگرێت و من لە ئاکرێ دەژیم و دوو بابەتیم. واللهی ئینشاءالله چۆنەڵێ وەکووتمان ئێمە بەخۆی ناتوانین لەسەر مەسەلەی دەرەجە زۆر قسە بکەین، بەتایبەت ئێستا پێویستمان بە کاتی زیاترە بۆ ئەوەی بتوانین ئەوە بکەین. بەڵام بەکۆی گشتی ئەتوانم پێت بڵێم ئینشاءالله هەوڵ بە زیاتر دەرەجەکەت بەرز بکەیتەوە. ئەگەر خوا نەخواست لە حاڵێکیشا دەرەجە ئەگەر شمولتی نەکرد بتوانیت بە پارالێل ئەگەر لە تواناتە هەبێ بخوێنی مادا و ئەوەندانە حەسبێ عەزیزم. کاکە عومەر خەلیل ئەڵێ سڵاو، ئەگەر باسی بەشی پیشەسازی بکەیت لە زانکۆی پۆلیتەکنیکی، بەشی پیشەسازیمان نییە لە پۆلیتەکنیک ئەوەنەی من بزانم، وەکو ئەگەر مەبەستت بەشەکانی تەکنەلۆژیە وەکو ئێستا بڵێن تەکنیکی ئۆتۆمبیلمان هەیە 2 ساڵ و 4 ساڵەیە، بەشێکمان هەیە لە تەکنەلۆژی ناوەکەی بەس ئینشاءالله ئێستاکانە بیبینمەوە، تقریبەن بەشی کارەبایە، ناوێکی خۆشی هەیە سەرم کاتێ پیشەسازی تەکنەلۆجیە، ئەوە لە دهۆکە تەکنەلۆژیای ئۆتۆماتیکی پیشەسازی. ئەگەر هەڵا نەبوو تەکنەلۆژیای ئۆتۆماتیکی پیشەسازی ئەوەنەی معلوماتم لەسەری هەبێت تقریبەن وەکو بەشی کارەباوایە، تاقە بەشێکە ناوی پیشەسازی پێوەیە و لە دهۆکشا بە هەمان شێوە ئەو ناوە هەیە. معلوماتی زۆر دەقیقم لەسەری نییە بۆم بۆرە.
کاکە چێنەر یان خاتوو چێنەر نازانم کامیانەکات بەڵام چێنەرە ناوی مامۆستا باشترین بەشی ئەندازیاری چییە و باشترین داهاتووی هەبێت و بۆچیش ئەو بەشە بۆمان ڕوون بکەیتەوە. طبعاً بەشی تەلارسازی بەشی پرۆگرامسازی دوو بەشی زۆر 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 گرنگی ئەندازیاری. تەلارسازی لەبەرەوەی ئێستاکانە لە بواری دیزاین و تا ڕادەیەک بە ناوی گرافیک دیزاین ناسراوە حسەنی گرافیک دیزاین نییە بەڵام تۆ ئێستا ئەو شەریکات و ئەو شەریکاتی عقارات و ئەوانەی لە بواری خانوبەرە و ڤێرلا و ئەو بابەتانە ئیشەکەن زیاتر پشت بە تەلارسازە بەستن بۆ دانانی تەختیکێکی جوان و ڕێکاری و تەنسیقکردنی ڕەنگ و ئەو بابەتانە زۆر زۆرینەوە. بەشی پرۆگرامسازیەکەش ئەوەی تعریفی ناوێت چکە تۆ پرۆگرام دروست دەکەی یعنی تۆ بەشێکە ماشەڵڵا ئەوێت ناڵێن بەشەکان دیکە خراپن بەڵام ئەو دوو بەشە وەکو پرسیارەکەی جەنابەت لە باشترین بەشەکانە. ساراخان حەزمێن دەست بڵێمەوە واتە ببن مامۆستا بۆیە دەمەوێت بچمە بەشی زمان بەس دوو دڵم چونکە دەڵێن مامۆستای زیاتر کاری دەست دەکرێت وەکوتم ساڵانی پێشوو خەریجی زمانی شەرە بوونەوە مامۆستا ئەگەر هەڵەنام ئێستا شەرە بڕیارە دەرکراوەتەوە بەڵام ئەقدەمتر وەکو مامۆستا ئیش بکات و دەرس بڵێتەوە و ئیش بکات ئەوانە بریتین لەو کەسانەی کە پەروەردە و پەروەردەی بنەڕەت تەواوەکەن. وبارەکە فیکم انشاءالله کاکە موسلیم جان. محەممەد خالید پرسیارەکەی ڕشکردن لە دوایە بۆمانی نادۆتەوە دەستی خۆش بێ. مامۆستا بەشی تەکنەلۆجی ئۆتۆمبیل لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چەندە دەرەجەیە ئایا 2 ساڵ یان 4 ساڵ هەردووشێت هەم 2 ساڵە هەم 4 ساڵە ئێستا ڕەنگە بپرسن چۆن ئەو شتە بێت. ئێمە کۆمەڵە سیستممان هەیە تەکنەلۆژی ئۆتۆمبیل 62.470 وەرگرتەوە بۆ خەڵکی هەولێر و پاراڵێلەکەی 58 و بۆ خەڵکی دەرەوەی شاری دەرەوەی سنووری هەولێر واتە بۆ خەڵکی سلێمانی و بۆ خەڵکی دهۆر 71.7 وەرگرتووە. تەکنەلۆژیای ئۆتۆمبیلێکێکە لەو بەشانەی زۆر زۆر احتیمال پێدرێت و من لەم ماوەیە سەردانیشی مەیدانیم بۆ بەشەکە کرد لەگە یەکێک لە قوتابیەکانمان کە پرسیاری هەبوو تعارفم پێیان کرد لەگەڵ ئوستازەکانی ئەوێ بەڕاستی یعنی لە هەلی کارکردنە ئیتر دەبێت سریان بۆ بژیرێت نەک ئەوان سرە بگرن تاکو چەند شەریکاتێکە ئێستا داوای نەفەری کردو دەستی ناکەوێت لەبەرەوە ئەوەی من ئاگادارم لەگە مقابل قسم و لەگە ڕێز قسمی قسم کرد یعنی خۆیان تەلەفۆن بۆ خەریجەکانیانەکەن ئەگەر ئیشێکیان هەیە و ئەمەی ئێستا پێیانەوتێ باشترە ئەوە بەجێ ببن بێنە باشترەکە ینی بەڕادەیەک ئیشان هەیە کە لە زۆربەی شەریکاتەکان ئێستا وەکو نیسان و کوێتە جێڵی ئەوانە هەر هەمان لەو بەشانە نەفەرە بن بۆ ئەوەی لە سێرڤیسەکانیان ئیش بکەن. بۆیە پێم وایە بەشێکی زۆر گرنگە و وتیشمان 2 ساڵە و 4 ساڵەیە 2 ساڵە خوێنیت وەکو مەعهەد معدەلێکت بۆ دەرەچێت 160 لێ وەرەگرن 140 لە پۆلی 12 وەرەگرن کۆیەکەنەوە معدەلێکی تازت بۆ دەرەچێت لەسەر 100 لە یەکەم هەتا نیوە بیت واتە 100 قوتابی بێ لە یەک هەتا 50 ئەگەر 20 قوتابی بێ لە یەک هەتاکو 10 ئەتوانیت 2 ساڵی دیکە بخوێنی بۆ دەبێت بە بەکالیۆریۆس. چێنەر ئەڵێ ئەی مامۆستا چۆن ئەتوانین لە داهاتوو ببی بە مامۆستای زانکۆ هەر ئەوانانی کە ماستەرت تەواو کرد ئەبی مامۆستای زانکۆ باش دکتۆرا خوێنی و ئەوانە ئیتر پلەکەت بەردەکەیتەوە باش بە ئەبحاث و ئەو بابەتانە ئەتوانین بیتە پرۆفیسۆری یاوی دەدەر و ببی بە پرۆفیسۆر و ئەو بابەتانەش. پاراڵەی 100 داشکان دەکرێت هەموو ساڵێ بەگشتی 145 کراوە هەتا ئەم وەزیرە ئێستا لەسەر حکوما بێ هەر ئەوە ئەو قیاسەیە ئیتر لەوانەیە زیاتر لەوانەیە کەمتر جارێت دیار نییە بەڵام 145ەکە تا ئێستا تا ئەم لەحزەیە بە سابتی هەیە. کاکە حەماڵە سڵاو ئەم ساڵ علوم کۆمپیوتەر چەند وەری دەگرێت ئەم ساڵ لە سلێمانی علوم کۆمپیوتەر کۆلێژی زانست کردومانەوە کۆلێژی زانست بەشی ئایتی لە سلێمانی بەشی کۆمپیوتەرمان هەیە وەکو ناوی ئایتی نەنووسراوە
لە علومی سلێمانی ئەگەر هەڵە نەبم ئایتیمان نییە لە بازرگانی هەمانە کۆلێژەکانی ئایتی ئەگەر هەڵە نەبم بە ئەو شیان بکەینەوە زانین دڵنیابینەوەری بەڵێ لە سلێمانی لە زانکۆی پۆلیتەکنیک بەشی تەکنیکی ئینفۆرماتیکی سلێمانی 86.4 بووە و لە کۆلێژی بازرگانی لە سلێمانی 78.9 وەرگرتووە بەڵام لە زانکۆی سلێمانی کۆلێژی زانست بەشی ئایتیمان نییە تەنها کۆمپیوتەرمانەیە کە پێشتر دەرەجەکەمان باس کرد ئەکرێت دووبارە فۆرمی زانکۆڵان پڕ بکرێتەوە بۆ ساڵی داهاتوو دوای ئەوەی ئەم ساڵ لە کۆلێژ نزمتر بووە بەڕێزم وەکو فۆرم ناوی زانکۆڵین بەڵێ ئەتوانی بڕیکێتەوە بەڵام بە بەلاش بۆت نییە تەنها بە پارالێر بەیانیان بخوێنی بە پارە یان ئێوارە بخوێنی بە پارە ئەندازیاری سیستمی زانیاری لە زانکۆی پۆلیتەکنیکی بەشێکی چۆنە یەکێکە لەو بەشانەی کە زۆر گرنگە و لە ئەندازیاریەکان لە دوای پرۆگرامسازی ئیحتیمامێکی زۆری پێ ئەدرێت محەددەلی چەندە و ئەم ساڵ بەرز دەبێتەوە گوتمان مەوزوعی بەرزبوونەوە ناتوانین قسەی لەسەر بکەین بەڵام وەکو ئەوەی کە بەشێکی چۆنە بەشێکی زۆر باشە و تەلارسازیش لە هەولێر 93.8 وەرگرتووە و بەشێکی زۆر پێرفێکتە بەڕاستی بۆ ئاوای بەرزێتەوە بەرز ناوێتەوە ناتوانم بەڕاستی ئەوەیان ناتوانین قسەی لەسەر بکەین سارەخان دەستی ئەوەش خۆش بێ بەڕێزم ئەخۆمی ئەیاز ئەڵێ مام ئاسۆ بۆ ساڵی 2024 تەرکیبی کوردی و عەرەبی دەمێنێت بەڵێ ئاخر ساڵێکی کە ئەمێنێت لە 25-26 نامێنێت محەممەد خالید ئەڵێ ئەی مامۆستا ڕاستە دەڵێن شەهادەی زانکۆی ئەهلی باوەڕپێکراونێ لە عێراق شەهادەکەی هیچ کێشەی هەیە بۆ کوردستان و ئەوروپا بەڕێزم ئەوەی مەوزوعی سیاسیە زیاتر کە ئاعترافی پێ ناکرێت لە عێراقا بالفعل لە بۆ تاییدات ئەو شتانە ئیسفادەی لێ ناکەیت بەڵام لە کوردستان کێشەی هەیە لە زۆربەی وڵاتانی ئەوروپاش معتەرفە و ئەتوانی ئیشی لەسەر بکەیت و ئەتوانی بەردەوامی بە خوێندنی خۆت بدەیت ئینشاءڵڵا پرسیارەکەی کار محەممەد دووبارەیە وەڵامماندایەوە ڕێگاوان لە زانکۆ حکوومەتەکان کەمترین معدەلی وەرگیراو چەند بووە کۆتا ساڵ کاکە شوان با بڵێن بەشی ڕێگاوبان لە دهۆک 83.7 وەرگرتووە لە کۆلێژی تەکنیکی ئەندازیاری هەولێر 79.073 وەرگرتووە لە سەلاحەددین 78.6 وەرگرتووە ئەوە کەمترین کۆنمرەی ساڵی پارە باشە کاکەیاد ئەڵێ مامۆستا من لە مەعهەدم لە بەشی میکانیک کاتکام لە سلێمانێ بەڵێ 2 ساڵ پێشتر شەستم هێناوە وەرنەژیرام لە تەکنۆلۆژیای ئۆتۆمبیل ئێستا بە دابەزاندن دەرەجەم شمولی ناکە چی بکەم بۆ ئەوەی وەرگیرێم لەو بەشە زۆر سپاس وەڵڵاهی جا مشکلی دەرەجە بەڕاستی کێشەیە ئەگەر دەرەجە شمولی نەکا بە پارالێل کە هەفتایی وەرگرتووە بەڕاستی زەحمەتە هیچی شەک ناکرێت ئەوەنەی معلوماتی چکە دابەزاندن شەرتی ئەوەیە کە لەو ساڵێک کە تۆ وەرگیراوی 2 ساڵ لەمە پێشە ساڵێک لەمە پێشە کە وەرگیراوی دەبێت کۆنمرەکەت شملی بکە ئەنجا ئەتوانیت ئیسفادە لە دابەزاندن بکەیت بۆ ئەو بەشە بەڕێزم زەحمەتە بتوانیت هیچ بکەیت بەداخەوە نزیکەی چەند وەری ئەگرێت لە سلێمانی پرۆگرام سازیمان نییە لە سلێمانی تەنها با بڵێن ئایتیمانەیە بەڵام لە ڕاپەڕین پرۆگرام سازیمان هەیە کە ئەم ساڵ بەنوێی کرایەوە واتە پێشتر نەبووە لە زانکۆی ڕاپەڕین با بڵێن 92.533 وەرگرتووە و ئەندازیاری کۆمپیوتەرمانەیە نەک پرۆگرام سازی ئاگادار بە 93.56 وەرگرتووە لە سلێمانی باشە بەڕێزم
کاکە هیواڵێ مامۆستا پێش پڕکردنەوەی فۆرمی زانکۆ بادەنگێریکە چەندە داشکان دەکرێت لە پارالێل نەخێت مەرج نییە دیار نییە ساڵانە وەکوتم ینی سەپات چلەکە 45ەکە با بڵێن سابت کراوە تا ئێستاکانە جار وایە ئەو کات جار وایە پێش ئەو جارەوە دوای ئەوە جاری وا هەیە هەر ئەی بنەوە جێگاکەی خۆی تر هیچ زەمانەتێک نییە بەڵام 45ەکە ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر زەمانەتی هەیە وەکوتم بەڕێزم لە هەندسی پرۆگرامسازیمان نییە لە سلێمانی تەنها لە ڕاپەڕین هەمانەوە 92.6 لەو دەورانە وەریگرتووە لە سلێمانی تەنها ئەندازیاری کۆمپیوتەرمان هەیە 93.2 یان 3 وەریگرتووە مامۆستا دکتۆری ددان باشترە یان ئەندازیاری تەلارسازی تۆزێ زەحمەتەوە یان هەرچیان زۆر باشن من ناتوانم بڵێم هیچیان خراپن ناتوانم بڵێم بەرامبەر یەکن یان با بڵێن کەمێک من تەلارسازی بەرزترە بینم لە پزیشکی ددانەکە کەمێک بەتایبەت ئەگەر خۆت ڕاخبەتر لەسەری بێ و دەستی ڕسم و هەندێک بابەت دەبێت ئەوە پێم وایە ئەویان ڕەنگە باشتر بێ پەروەر ئەڵێ باشی ئوستاز زۆر سوپاس ساڵێک لە مەرحەلەیەک مامەوە و ساڵی دووەم کردە ئیجازە ئەوجا دەمەوێت بەشەکەم بگۆڕم دەتوانم دابەزیم بکەم یان دەبێ بچمەوە پارالێل بەڕێزم دابەزاندن ئەتوانێت بکەیت بە 150 پارالێل بۆتەکەن لەبەرەی 2 ساڵ تێپەڕیەوە بەسەر با بڵێن دەرچوونە دەپۆری 12 150 پارالێل ئەتوانی دابەزاندن بکەیت هەر بەشێک 150 پارەی پارالێل دەسەنن باشە بە قوربان ڕاستیە لەسەر بەشی ئەندازیاری سیستمی زانیاری زانکۆی پۆلیتەکنیکی لاولێر وتمان بەشێکی زۆر زۆر باشە و دەبێت پرۆگرامسازی لە بواری ئەنتەرنێت و کۆمپیوتەرە پشتی پێ بەسترێت لابووری پزیشکی لە دەوری چەند وەرد ئەگرێت لە سلێمانی لابووری پزیشکیمان نییە وەکو ناوی لابووری تەنها شیکاری نەخۆشیەکانمان هەیە لە زانکۆی پۆلیتەکنیک کە با بڵێن چەند بەشێکمان هەیە وەکو شیکاری بۆ نمونە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی 93.429 شیکاری نەخۆشیەکانە لە دهۆک لابووری پزیشکیمان هەیە لە ڕاپەڕین زانستی تاقیگەی پزیشکیمان هەیە لە پۆلیتەکنیکی سلێمانی لە هەڵەبجە زانستی تاقیگەی پزیشکیمان هەیە لە چەرم و زانستی تاقیگەی پزیشکیمان هەیە ئەوانە لە 1970 تاکو 1992 وەریانەگرێت بەڵام وەکو شیکاری نەخۆشیەکان 93.429 بەڵام زانستی لابووری پزیشکی تەنها لە با بڵێن دهۆکە هەمانە کاکە عەبدوڵڵا پرسێ کاکە پەیمانگای تەلارسازی چەندە وەری دەگرێت پەیمانگای تەلارسازی لە سلێمانی هەمانە 68.9 وەرگرتووە و لە شەقڵاوەش هەمانە تقریبا 58.3 وەرگرتووە دەست خۆش بێت مەمنۆن بەڕێزم سەرکەوتوو بن مامۆستا پەروەردەی ئینگلیزی هەیە لە سلێمانی نەخێت تەنها پەروەردەی بنەڕەتمان هەیە بۆ دوای پەیمانگای تەلارسازی دەچێت چ کۆرێژێک ئەچێتەوە پلانسازی شار لە سلێمانی و ئەچێتەوە ئەندازیاری شارستانی لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر نەخێر 145 داشکاندن ئەهلی ناگرێتەوە ئەوانەگە هەڵەنە من 125 بۆیان کراوە 25 شتێکی لەو بابەتانەیە لەسەر داوای جەنابی وەزیر بۆیان کراوە نەک ئەوەی کە دەیبێت بە هیوای ئەوەی هەمووتان وەڵامەکانتان وەرگرتە بێت شەبەنگ ئەڵێت پەروەردەی ئینگلیزی لە سلێمانی وەکوتمان نییە بەڵام ئەگەر هەڵە نەبم لە قەڵاتزێ هەیە بەڵێ لە پەروەردەی قەڵاتزێ ڕاپەڕین پەروەردەی قەڵاتزێ هەمانە زمانی ئینگلیزی 74.7 وەرگرتووە باشە خاتوو شەبەنگ زمانی ئینگلیزی بۆ وێژەی چەند وەردەگرێت بە هەموو جۆرەکانی بە ئەرێک نەبێ وەڵڵاهی جا
تقريبا ئەتوان بڵێم لە 75 هەتاکو 83 و 4 وەرێگرێت بە هەموو بەشەکانیەوە. بۆ وێژەی و علمی شەر یەک شتە، هیچ فەرقێکی نییە، تەنها لە کاتی کردن حسابکردن ئەگەر دەرسەکان وەرەوە هەر زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی حسابەکرێت لە هەر لایەکیان بێ هەر هەمان شتە. وایە مامۆستا دەڵێن کۆلێژی تەکنیکی ئینفۆرماتیکی ئاگرێ بەشی دەڵێن دەبێت زمانی ئینگلیزی زۆر باشی بزانیت تا زیرەک بیت، بۆ داهاتووش دەڵێن ئیشت دەست ناکەوێ نەزانی. وەڵڵاهی تەمان زمانی ئینگلیزیشێ لە گرنگەکانە، لەو بابەتە گرنگانەیە کە تۆ لە ئایتیا هەموو ئینگلیزی دەخۆتۆ بە عەرەبی ئیش ناکەیت. تەمان یەکێکە لە دەرسە ئەساسیەکان. مەسەلەی ئیش من ناتوانم بڵێم ئیشت دەست ناکەوێ، بەڵکو ئەڵێم یەکێکە لەو بابەتانەی کە خۆت تا چەند زیرەکی ئۆتوانی بواری ئیشکردن بۆ خۆت فەراهەم بکەیت. واتە ئەو نرخی بڵاوی دەکەنەوە پێش داشکانە. بەڕێزم عادەتەن ئێستا بۆ نمونە باسی شیکاری نەخۆشیەکان بکەین 3 ملیۆنە. بەشە ئەندازیاریەکان بەشە پزیشکەکان بەعام 3 ملیۆنن، بەشە ئەندازیاریەکان 2 ملیۆن و نیون، کۆلێژی پەرستانی 4 ملیۆنە، مایکرۆبایۆلۆجی و ئانە 4 ملیۆنە، طبعاان 12 ملیۆنە، سەیدەلە و ئەسنان 10 ملیۆنە کە 145 داشکاندن کراوە. ئێستاکانە بڵێن 12 ملیۆن بۆتە 6 ملیۆن و 600 هەزار، هەندەسە و ئەفەن دەرمانسازی و ئەوانە بوون بە 5 ملیۆن و نیو، شیکاری نەخۆشی بۆتە ملیۆن و 650 هەزار، هەندەسەکان بوونتە ملیۆنێک و 350 هەزار، دەیتر بۆ شێوازە هەتاکو دێتە خوارەوە. بێ زەحمەتا چەند نەبێت توانی بە پارەی وەرە دەگریت. دەرەجە دیاری ناکرێت، بەشەکە دەرەجەکەی سابتە بێ. ئەیتر تۆ جاری وایە قسمەوە هەیە 2 دەرەجەی فەرق، قسم وایە بە پۆینت فەرقی هەیە، قسمیەوە هەیە 5 دەرەجە فەرقی هەیە. دیار نییە، ینی ئەوە دیاریکراو نییە. بە کەیفی خۆت بڵێ من 10 دەرەجەم پێویستە بۆ قسمە، بۆ 5 ملیۆنە دەم، بەڵام ئەم قسمە لەبەرەوەی 2 دەرەجە فەرقی هەیە 300 هەزار بدەم. نە، ئەم پارەکەی سابتە، ئەم دەرەجەکەی سابتە. ببوورن چ بەشێکی پەیمانگا دەچێتەوە کۆلێژی تەلارسازی، هیچ بەشێک ناچێتەوە کۆلێژی تەلارسازی. ئەگەر لە پەیمانگای تەلارسازی ئەوە ئیلبیت ئایا سەر دەخری بۆ کۆلێژی تەلارسازی نەخێر کاکەی هەمان وەڵامی کاکە عەبدوڵڵا. وەک پسپۆرێک بەڕێزت ئەم ساڵ دەرەجە نزم دەبێت لەبار دیار نییە، ناتوانین بڵێن بەرزە بێتەوە، ناتوانین بڵێن دابەزێت. ئەڵێن بەپێی کەمکردنەوەی مەنهەج احتیمالی بەرزبوونەوە هەیە، بەڵام کاتێک ئیمتحاناتەکەی دەرەجەی تەڵەبە دێتەوە، نسبەی نەجاح چەندە و چەند تەڵەبە بەشداری کردو و چەند ناجێر بوو، ئەوانەی ناجێر بوونە کۆنمرەکانیان لە چ ئاستێکە و زیاتر بەرەو ئاڕاستیان بەرەو چ بەشێکەوە. ئەمانە هەمووی تەئسیراتە کە کارەکات لەسەر ئەوەی گۆڕانکاری لە بابەتەکان ڕوو بدات. ئەی بەشی پەرستاری لە هەولێر تا چەند نمرە وەری دەگرێت؟ بەڕێزم کۆلێژەکەی لە دەوروبەری 93 پۆینت شتێک وەرگیراوە، ئەوەنەی من ئاگادار بم. پەیمانگاکەشی تقریبا لە هەولێر لە دەوروبەری 82 بۆ زانکۆڵاین، 78.8 تقریبا 83 بۆ پەرستاری لە زانکۆڵاین و 78.8 بۆ پارالێلی ئێوارانش 76.143 بووە وەکو مەعهەد. وەکو کۆلێژشی لە دەوروبەری 93 و نیو 94 لەو دەورانە، چونکە دەرەجەی ئەمساڵ لە ستمانە بووە، بە دەقیقی بەڕاستی نەمتوانیوە وەری بگرم. ئەڵێ ئینگلیزی جۆرەکانی چین و بۆ وەرگێڕان یان مامۆستای یان زانکۆ یان پەیمانگا یان شوێنی فەرمی لە شارەکان بن نمرەی دەرەجەی وێژووی. بەڕێزم بەشی زمانمان هەیە، گشتمان هەیە و وەرگێڕانمان هەیە وەکو زمانی ئینگلیزی، دوایش پەروەردەمان هەیە و ئادابمان عەفوەن پەروەردەمان و پەروەردەی بنەڕەت و ئەوانەمان هەیە. مامۆستای زانکۆ لە هەر شوێنێکا کولیەت تەواو کرد، ماسەرە دەدەستێنە ئەتوانێت بیتە مامۆستای زانکۆ، یان بۆ پەیمانگاکانیش بە هەمان شێوەی کێشەی دروست ناکات. بە کۆی گشتیش زمانی ئینگلیزی ئەتوان بڵێم لە 67 و 8ەوە تقریبا لە 70ەوە بگرا هەتاکو 85 بینانە دەرەجەی ئەوێت، بەڵام دیاریکراو بێت باشتر ئەتوانین بە بەڕێزت ڕوونی بکەینەوە.
مامۆستا بەڕای تۆ کورسی زیاد دەکرێت بۆ ئەم ساڵ؟ نا، زەحمەت کورسی زیاد بکرێت. ئەگەر کەم نەکرێتەوە زەحمەت زیاد بکرێت. باشترین بەشەکانی وێژەی چی نزیکە لە زمانی ئینگلیزی؟ یاسا، کارگێڕی بازاڕگەری یان بازاڕگەری نێودەوڵەتی و زمان، و زائیدەن کارگێڕی کار. ئەوانە یەکێکن لەو بەشانەی کە ئەتوانی ئیسفادەیان لێ بکەین. با ساڵێن بۆ ساڵی تەرجمەی کوردی و عەرەبی نامێنێ، ساڵی داهاتووش ئەمێنێ، ساڵی دوای ئەوە نامێنێ، دواتە لە ساڵی خوێندنی 2024-25 ئەمێنێ، 25-26 نامێنێت. دەستیان خۆش بواتە هیچ پەیمانگایەک ناچێتەوە کۆلێژی شارستانی. شارستانی نازانم تەلارسازی ئەچێتەوە ئەوێ، تەلارسازی وێرەی ئەندازەیی ئەوانە ئەچنەوە شارستانی. ئەگەر لە پەیمانگای پەرستاری ئەوە ئینگلی بەرزەکردە بۆ کۆلێژی پەرستاری، ئەگەر یەکەمی سەر ئاستی پارێزگاری، واتە تۆ لە سنووری هەولێرە لەسەر ئاستی پەیمانگەی هەولێر، پەیمانگەی شەقڵاوە، پەیمانگەی کۆیە، پەیمانگەی سۆران، پەیمانگەی مێردە سوور، لەسەر ئاستی هەر هەموویان یەکەم بیت، بەڵێ ئەستەوە کۆلێژی پەرستاری. لە سنووری سلێمانیە، لە هەڵەبجە هەمانە، لە دەربەنی خان ئەگەر هەڵە هەمانە، لە ناو شاری سلێمانی هەمانە، یەک دوو شوێنی دیکە، یعنی بە هەموویان لە ناو هەموویانە دەبێت یەکەم بی لە بەشی پەرستاری. ئەمجا توانی بستەوە کۆلێژی پەرستاری. ئینشەڵڵا وەڵامی هەموو پرسیارەکانمان داوەتەوە. کاتەکەمان ئاوە 3 دقەیەکی ماوە لە خزمەتتانە. جارێ دیکە ئەو تکایەم هەیە کە ئاگادار بن کاتێ پرسیارەکەن تەحدیدی بکەن لە چ شوێنێک ئەتانەوێ پرسیار بکەن. بۆ نمونە کاتێ باسی پارالێلەکەن، ئایا لە هەولێرەتەوە، لە سلێمانیتەوە، یان لە هەر شوێنێکی تر، یان بۆ نمونە ئەگەر مەسەلەی دەرەجە بەرزبوونەوە زۆر ئێستا کەڵکی ئەوە نییە بەڕاستی قسەی لەسەر بکرێت، تۆ حسابی خۆت بکرد کە دەرەجە بەرزە بێتەوە، بۆیە هەتا ئەتوانیت و هەتا تواناتەی هەوڵدا دەرەجەی بەرزتر بێنی. نمرەی کردیتی وانەکان بەشی ئایتی ئەکرێت چەندە؟ 15 دەرەجە بیرکاری، 10 دەرەجە ئینگلیزیە، 5 دەرەجە فیزیایە. ئەوە بۆ بەشی ئایتیە. بەڕێزم کاکە عەبدوڵڵا دەستی ئەوەش خۆش بێ. هەتا کاک محەممەد نیسان وەڵامە دەینەوە، چکە کاتمان کەم ماوە. پەروەردەی بنەڕەت و کۆلێژ و زانکۆ بۆ زمانی ئینگلیزی فەرقیان هەیە و دەرەجەکانیان چۆنە بەئارێک نەبێت؟ بەڕێزم پەروەردەی بنەڕەت لەگە کۆلێژ ئەخۆی کۆلێژە، زانکۆش هەر بۆەوە هیچ فەرقی نییە. زمانی ئینگلیزی تۆ کاتە زمانە خوێنی زیاتر ئەدەبیات و وەرگێڕان و یاساکانی ئینگلیزیە خوێنیت، بەڵام لە پەروەردە فێری ئەوە دەکەن چۆن جا پەروەردەی بنەڕەت بێ یان پەروەردەی گشتی فێر دەکەن چۆن وانەی ئینگلیزی بڵیتەوە و تەڵەبەی بەرامبەر فێر بکەیت. فەرقەکانیان بەو شێوازەیە. دەرەجەکانیش وەکو وتمان تەقریبەن لە 75 و بەسەرەوە بۆ بەشەکانی بنەڕەت و ئەوانە، هەتا بۆ گاتە 85 کە زمان و ئەوانەی لە خۆ گرتووە. لە شارەکانیش گۆڕانکاری بەسەرادەیە. ڕێگابان لە ئێستا و داهاتوو دەستی کاری بەردەوام هەیە. ڕێگابان ئێستا ڕێگەوان ماشەڵڵا کات دروست دەکرێت، لەبەرەوە تۆزە زەحمەتە، خۆی شتێکی باشە، بەڵام ئیتر بەداخوانی ئێستا ئەو شێشەیەمان هەیە کە ڕێگەبانەکان و ئەو بابەتانە پرۆژەیان کەمە، لەبەرەوە ڕەنگە هەریکاری کەمتر بێت. باستاڵن توبعام لە هەڵە جاکرێتەوە، بەڵێ بۆ وەزیر بەڕاستی پێشکەشی کردو ئایا بۆ ئەم ساڵ حازرە بێ یان ساڵێکی تر ئەکرێتەوە، وردەکاریەکان چۆنە بێت، جارێ ئەو بابەتە دیار نییە. وەک پسپۆڕ شارەزا پێت وایە ئەم ساڵ بەشی ئەندازیاری شارستانی چەندی ئەوێ؟ ئەوەی کە وتومانە زائیدەن 3 بۆ 5 دەرەجەی بکە یان ناقسەن 3 بۆ 5 دەرەجەی بکە، کە بۆ بەڕێز بۆی دڵیابیتەوە کە با بڵێن چۆن بووە. تاوەکو شارستانی لە سلێمانی 91.4 بووە، لە سلێمانی 90.92 بووە، لە هەولێر 90.5 بووە، لە زاخۆ 88.2 بووە. ینی بەکۆی دوو شتێکەی ئەتوانین بڵێن لە 90 هەتاکو 94 و ئەوانەی تا 95 ڕەنگە پێویست بێت. ئەی نمرە کردیتوانەکان بەشی سکرتی ئاکرێش چییە؟ وەڵڵاهی سکرتی ژەگاڵە نەبم هەرەمان حاڵەتە، چکە شەر وەکو ئایتی حسابە زیاتر ڕەبتی بە بیرکاری و ئینگلیزی و بوارە فیزایەکانەوە هەیە.
باشە بەڕێزم بۆ ئینگلیزی لە سلێمانی کامیان هەیە دەرەجەی چەند وەردەگرن بۆ وێژەی بارێکنەوێت لە سلێمانی پەروەردەی بنەڕەت و زمانمان هەیە کۆلێژەکانی پەروەردە لە سلێمانی پەروەردەمان نییە تەنها پەروەردەی بنەڕەتمان هەیە و کۆلێژەکانی زمانیشمان هەیە ئاداب و زمان لە سلێمانی زمانی ئینگلیزی لە سلێمانی 82.423 وەرگرتووە وەکو ئینگلیز لە وەرجێڕانیش دەرەجەی نەداوە دەقیق نازانین بەڵام لە دەوروبەری 78 ئەوانەیە لە سلێمانی 75 لە دەوروبەرانە ئەندازەی کۆمپیوتەر لە سلێمانی چەندی ئەوێ ئەندازیاری کۆمپیوتەر 93.56 بەس خۆش مامۆستا خوا خێرت بنووسێ خوا خێری ڕۆژ بنووسێ سەرکەوتوو بن ئینشاءالله خۆشحاڵ بووم لە ماوەی ئەم ساعەتەیە بەیەکەوە بووین هیوادارم توانین بەتم وەڵامی هەموو پرسیارەکانتان بدەمەوە ئینشاءالله لە ڕۆژی چوارشەم لە ئینستاگرام دووبارە لە خزمەتتان نابین هەوڵەدەین ئینشاءالله لەم ماوەیە و بەدواوە ئینشاءالله لە هەفتەی جارێک بەلای کەمەوە ئینشاءالله هەوڵەدەین بتوانین بە ڕاستەوخۆ لەگەڵتان نابین تاوەکو بتوانین خزمەتتان گەن وەڵام پرسیارەکانتان بدەینەوە ڤیدیۆکانمان بەردەوامە بێت توانین متابعەمان بکەن لە یوتیوب لە ئینستاگرام و لە تیکتۆکیش پەیمانگامان نییە بۆ زمانی ئینگلیزی پارێزەری لە سلێمانی تقریبا 86 وەریگرتو ئەزانستی و وێژەی هیچ فەرقی نییە تەنها لە کاتی حسابکردنی کریدیتە تۆزە جیاوازی دروست دەبێت ئەگەرنا هەمان دەرەجە وەرەگرێت لە هەولێرە لە دەوروبەری 82 شتێکی وا وەریگرتووە بۆ شێوازەیە بەشی یاسا هەر سەرکەوتوو بن خەلتان ساغ بێ و دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن ئینشاءالله خوای گەورە سەربەرز و سەرفرازتان بکات لە داهاتووە ئینشاءالله لە خزمەتتان نابین هیوادارین سەرکەوتوو بن خوا ئاگادارتان بێ و خواتان لەگەڵ بێ